ئێستا چوار کەس لەسەر کورسی ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی دادەنیشن کە پێشتر لە زەحمەتکێشان بوون. جگەلەوەش باڵێکی مەکتەبی سیاسی زەحمەتکێشان لە حەزبەکەیان جیابوونەوە و خۆیان یەکلایی کردەوە کە دەچنە ناو یەکێتیەوە بۆ یەکلایکردنەوەی ئەو پۆستانیشی پێیان دەدرێت چاوەڕوانی کۆبوونەوەن لەگەڵ یەکێتی. ئاواتە بووین بۆ هیوایە بووین کە سەرجەم هاوڕێیانمان لە حیزبی زەحمەتکێشانی کوردستان پێکەوە ئەم بڕیارە سیاسیە مێژوویە ئەم هەڵوێستا لەم قۆناغە پێویستە ئێستا وەربگرین، بەڵام بەداخەوە کە ئەو بڕیارە و پێویست وەرنەگیرا ئەوەی کە ئەمێنێتەوە لە حیزبی زەحمەتکێشانی کوردستان خۆیان خاوەنی قەرار و بڕیار و هەڵوێستی ئایندەی خۆیان. سیاسەتی برسیکردنەی خەڵکی کوردستان دەرئەنجامی ناهاوسەنگی سیاسی لە کوردستان، بۆیە پێویستە هێز و لایەنە سیاسەکانی کوردستان ئەم هاوسەنگە سیاسی ڕێک بکەنەوە. ئاراستەی یەکگرتن لە حیزبی زەحمەتکێشانی کوردستان ئەم ئامانجەی هەیە و هەنگاوی بۆە. ئەو کەسانی لە زەحمەتکێشان جیابوونەتەوە ئەمانن: ئاسۆس عەلی، جەمال حسێن، ئامانج عەلی، حەسەن مستەفا، ئەندامانی ئەنجومەنی کارگێڕی زەحمەتکێشان کە پۆستەکانیان وەک ئەندامی مەکتەبی سیاسیە. هەروەها 6 کەسی دیکەیان کە ئەندامی کۆمیتەی ناوەندی بوون و پۆستەکانیان وەک ئەندامی سەرکردایەتیە لە زەحمەتکێشان جیابوونەوە و بڕیاری ئەویان داوە لە یەکێتی درێژە بەکاری سیاسی خۆیان بدەن. زەحمەتکێشان جگە لە 3 هاوسەرۆک 12 ئەندامی ئەنجومەنی کارگێڕی و 12 ئەندامی کۆمیتەی ناوەندیشی هەیە، بەڵام ئێستا 4 ئەندامی ئەنجومەنی کارگێڕ و 6 ئەندامی کۆمیتەی ناوەندی جیابوونەتەوە و ژمارەکەیان کەمی کردووە بۆ 8 ئەندامی ئەنجومەنی کارگێڕ و 6 ئەندامی کۆمیتەی ناوەندی. لەسەر جیابوونەوەی ئەو ئەندامانش زەحمەتکێشان قسەی هەیە. ئەوان هیچ باڵ و ئاراستەیەکی سیاسی دیاریکراو نین، ئەوان یەکسەر کە لە ناو ئێمەش ئاخرجار کە دوێنێ بۆ ئێمە قسەمان لەگەر کرد، ئەوان گوتیان ئێمە بووین بە یەکێتی، ئێستا ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانین، بۆیە دەمەوێت ڕاستکەمەوە کەوان باڵین، ئەوان بەشێک لە کادرانی ئێمە سەنگەری خۆیان لە حزبی زەحمەتکێشانەوە گواستۆتە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. نامەکانمان ئەوەندەی پێداگیری لەسەر بەخۆی و ئیستیقلالیەتی حزبی زەحمەتکێشان دەکەین، قەتئەن ڕۆژێک لە ڕۆژان یەک هەڵوێستمان نەبووە خزمەت بەلایەنێکی سیاسی دیاریکراو بداوە. لە سەرەتای مانگی ڕابردوودا یەکێتی شاندێکی بۆ سەردانی ئەو لایەنانە پێکهێنا کە ڕاوبۆچوونیان لە یەکێتی و نزیکە و داوایان لێ کردوون بچنە ناو یەکێتیەوە. سەرەتای هەوڵەکەش بە یەکگرتنی ئایندە و یەکێتی دەستی پێکرد و لە هەنگاوی دووەمیشدا بەشێک لە ئەندامانی زەحمەتکێشان چوونی خۆیان بۆ ناو یەکێتی ڕاگەیاند. هێمن مەحموود، NRT.